دوێنە و کەشێک دوو خواردنی هەمیشە زیندووی ناو کولتوری کوردەواری. دوێنە و کەشێک دوو خواردنن لەگەڵ مێژووی گەلی کووردا هەن و دروستکردنیان بووە بە کولتورێکی کوردی. ئەم دوو خواردنە لە وەرزی هاویندا دروست دەکرێن و لە وەرزی زستاندا دەخورێن. جگە لەوەی خواردنێکی کوردەواری بەتامن، چەندین سوودی تەندروستیان هەیە و کۆئەندامی بەرگری بەهێز دەکەن، هەروەها یارمەتی کۆنترۆڵکردنی بەرزی فشاری خوێن دەدەن و چەندین سوودی تریشیان هەیە. هەر لە کۆنەوە تا ئێستا ژنانی کورد ڕەنجیان کێشاوە و بە ماندووبوونی خۆیان هەوڵیان داوە کاروبارەکانی ژیان بەڕێوە ببەن. هەمیشە دەستڕەنگین بوون و خواردنە کوردەواریەکانیان بە لەزەتێکی جیاوازەوە دروست کردووە و تا ئێستاش هەوڵی پاراستنی دەدەن. دوێنە زیاتر لە مانگی حوزەیران تا مانگی ئەیلول لە گوندەکاندا دروست دەکرێت کە بەیانیەکی زوو ژنانی گوند هەڵدەستن و خەریکی شۆردنەوەی ئەو گەنمە دەبن کە لە مانگی ئایاردا دووراوەتەوە. ئەیدەن لە پێشا لە بێژدم و جوان ئەی شۆرینەوە لەبەر ئەوە حەسی شتێکی تیابێ بە ئاوخۆ بڕواکوکی شیتیانەمێنێ پاک و خاوێن و جوان بێ و ئەیکەین بە دوێنە بۆ سستان. دوای شۆردنەوەی گەنمەکە مەنجەڵێکی گەورە دەهێنن و ئاو گەنمەکە لەسەر ئاگر دادەنن تا دەکوڵێت. دواتر ئاگرەکەی دەکوژێننەوە و گەنمەکە دەبەن لە شوێنێک هەڵی دەخەن تا تیشکی خۆربەری بکەوێت بۆ ئەوەی وشک ببێتەوە. لە دوای وشک بوونەوە گەنمەکە دەبرێت بۆ ئاش و دەهاردرێت. بۆ کۆکردنەوەی دۆ بۆ دروستکردنی دۆینە، ژنانی گوند ئاژەڵەکان دەدۆشن و شیرەکەی دەکەن بە ماست و دواتریش بە دۆ. بەشێک لە دۆکە بۆ دەکرێتەوە و خەستی دەکەنەوە بۆ دوێنە. دوای ئەوەی دوێنەکە دروست کرا بۆ ماوەی 2 ڕۆژ لە چاڵدا دەمێنێتەوە تا ترش دەبێت. بۆ سێیەم شەو ژنان لە گوند کۆ دەبنەوە تا دوێنەکە بە شێوەی تۆپەڵ بنێنەوە، چونکە کەشوهەوا لە شەواندا فێنکترە. دوای تەواوبوونیان گیای پونگەڵە لە چەم دەهێنن و لەسەر دوێنەکە دایدەنێن بۆ ئەوەی تام و بۆنی دوێنەکە خۆشتر بێت. لە پاش تێپەڕبوونی ڕۆژێک و بەرکەوتنی تیشکی خۆر، دوێنەکان هەڵدەدرێنەوە بۆ ئەوەی دیوی پشتەوەشی وشک ببێتەوە. بەم شێوەیە 2 ڕۆژ لەبەر خۆر دەبێت تا بە تەواوی وشک دەبێتەوە و دواتر هەڵدەگیرێت و زیاتریش لە زستاناندا دەخورێت. ئەو دۆیەی بەشێکی کرا بە دوێنە بەشەکەی تری دەکرێت بە کەشک. بۆ دروستکردنی کەشکیش دۆکە دەخرێتە سەر ئاگر تا دەکوڵێت و وەکو توێژێک دەکەوێتە سەر مەنجەڵەکە.
دوای کوژانەوەی ئاگرەکە دادەنرێت تا سار دەبێتەوە، دواتر دەکرێتە ناو تورەکەیەکی سپی کە تایبەتە بەخۆی بۆ ئەوەی ئەو ئاوەی تایەتی بڕوات و ئەوەی دەمێنێتەوە پێی دەڵێن دۆوشکە. لە هەنگاوی دواتردا دۆوشکە خوێ تێ دەکرێت و هاوشێوەی دوێنە دەخرێتە بەرخۆر تا وشک دەبێتەوە. ئەمە کەشکە دۆکەی سەر تێرین لەسەر ئاگر ئەیکەین بە کەشک وشکی ئەەکەینەوە بۆ زستانە. بەم شێوەیە کەشکەکەش ئامادە دەبێت بۆ زستان.